ئێمە ئەمڕۆ لەم مەراسیمەدا ڕۆحی پاکی شاد ئەکەین بە جێبەجێکردنی وەسیەتەکەی خۆی و بە پێشکەشکردنی ئەم خانووە کە شوێنی نیشتەجێبوونی خۆی بوو تا ئەو کاتەی وەفاتی کرد و بە کەرتی تەندروستی بۆ خزمەتکردنی هاوڵاتیانی شارە جوانەکەمان. شایانی باسە پێشتریش خوشکی گەورەی سوعادی حەکیماغا خوا لێی خۆش بێ بە هەمان شێوە خانوویەکی خۆی پێشکەش کرد بە بەڕێبەرایەتی پەروەردەی سلێمانی و هەروەها خوا لێی خۆش بوو ئامۆزای گەورەمان خوا لێی خۆش بێ عەلی ناجی لە ساڵەکانی هەشتایە خانووەکەی خۆی لە گردی عەلی ناجی پێشکەش کرد بە کەرتی تەندروستی. شاری سلێمانی لە ڕوانگەی خوا لێی خۆش بوو جەمالی حەکیماغاوە هەردەم وەسفکردنی لە ڕوانگەی ئەوەوە وەکو بەهەشتێک وەسفی شاری سلێمانیە کرد، وەکو لە هۆنراوەکەیە ئەڵێت بەهەشتی پاکی زادی خودا بەناوبانگە لە بەرجوانی کوت و مت ڕەنگی ڕێشراوە لەسەر شێوەی سلێمانی. من دووبارە زۆر سپاسی بنەماڵەی خوا لێی خۆش بوو جەمالی حەکیماغاکەم بە بۆنەی پێشکەشکردنی ئەم خانووی نیشتەجێبوونی خۆی کە ڕووبەرەکەی 700 مترە لە شوێنێکی گرنگی شاری سلێمانی لە سنتەری شاری سلێمانی بە مەبەستی کردنی بە سنتەرێکی خزمەتگوزاری بۆ ناوەندی تەندروستی و ئێمە لە ڕاستیە لە ئێستادا لە بەرەوەی بیناکە لە سەردەمانێکی کۆن دروست کراوە پێم وانییە بتوانین بۆ خێراییە بیکەین بە سنتەرێکی تەندروستی بەڵکو هەوڵ دەین پلانێکی بۆ دابنین کە لە داهاتووە بینایەکی زۆر مۆدێرن و جوانی دێ دروستکەین بە ناوی خوا لێی خۆش بوو جەمالی حەکیماغاوە بێ بە سنتەرێکی گرنگ بۆ خزمەتکردنی خەڵکی شاری سلێمانی. ئێمە وەکو دوێنە ڕامانگەیان ئێستا هیچ نەخۆشیێکی کۆڕۆنا لە نەخۆشخانەکانی شاری سلێمانی نەماوە. سپاس بۆ خوا، سپاس بۆ هیمەتی خەڵکی شاری سلێمانی، سپاس بۆ هیمەتی پزیشکان و کارمەندانی تەندروستی توانیمان نەهێڵین ڤایرۆسەکە تەشەنە بکەوە بڵاو بێتەوە و زەرەری گەورە لە تەندروستی هاوڵاتیانی شارەکەمان بدا. ئێستا بە خۆشحاڵیەوە هیچ نەخۆشیێک لە نەخۆشخانەکانی ئێمە نەماوە و بەردەوام ڕۆژانە زیاتر لە 500 پشکنین بۆ 1000 پشکنین ئەکرێت لە شاری سلێمانی و هەموو پشکنینەکانیش خۆشبەختانە دڵخۆشکەرن.